خوای گەورە میهرەبان قبولبوونی کردەوەکانی لە ئێمە شاردۆتەوە. کاتێک کە ئێمە ئێستا لە جومعە دەرەچین، هەر کەسێک لە ئێمە پەیامێکی لای خوای پەروەردگار و بۆ نایە کە نوێژەکەت قبول بووە یا قبول نەبووە. ئەوە قبول بووە یا قبول نەبووە. ئینشاڵڵا ئومێدمان وایە خوای گەورە لێمان قبول کا، بەڵام غەیبیە، لەوانێ نێتێکی دنیاییمان تێکەڵ بێ لە شتێکە. بۆیە خوای گەورە قبولکردنی کردەوەکانی شاردۆتەوە. بۆچی؟ حکمەتەکە ئەوەیە کە ئینسان بەردەوام دڵی بترسێ. کاتێک کە خوای گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزە باسی کەسانێک دەکا وقلوبهم وجیلة، کەسانێکی دڵیان دەترسێ. عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ، وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەو کەسانن دڵیان دەترسێ کەسانێکن کە عارق دەخۆنەوە، کە دزی دەکەن، ئەوانە دەترسن لە بگەڕێنەوە بەلای خوا؟ فەرمووی نەخێر ئەی کچەکەی ئەبوو بەکری سدیق. ئەو کەسانەی کە خوای گەورە مەدحیان دەکات، پێشبڕکێ دەکەن بۆ خێر و چاکە و دڵیان دەترسێ، ئەو کەسانن الذين يصومون ويصلون ويتصدقون، بەڕۆژوو دەبن، نوێژ دەکەن، سەدەقە و خێریش دەکەن، بەڵام وهم يخافون ألا تقبل منهم، بەڵام دەترسن خوالیان قبول نەکە. ئینسان ئیماندار دەبێ وابێت. مام حاجی مەڵێ خوا قبولی کرد، قبولی کردووە، ئەوە عیلمی غەیبە.